بیسەر عزیزەکانم لە هەر شوێنەکەن سڵاوی ئێمەتان لەبێ ئێوارەتان باش. پرۆگرامێکی زۆر تایبەتم لە ئێواری سلێمانی بۆ ئامادەکردوون بۆ ئەمڕۆ میوانداری دوو هاوسەری زۆر ئازیز و خۆشەویستم کردووە کە هەردووکیان خاوەنکارن. ئەمڕۆ لای من میوانن قسە و باسەکەین لەسەر پرۆژە و بزنسی خێزانی. ئەو دوو هاوسەرە وەستادارایە لەگەڵ خاتوو کۆچەری خێزانی کە هەردووکیان خاوەنکارن و ئەمڕۆ لای ئێمە میوانن. بەخێر بن سەر و سەرچاو گەورەتان کردین. زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ممنونم. حەزەکەم پرسیارەکانم لە کاکداراوە دەست پێکەم. ئاسایی بڵێم وەستادارە؟ بە کەیفی جەناب هەردووشیە بێت. ئەنی ئەتیادیە؟ زۆر باشە. وەستادارە بزانم بیرۆکەی دەستپێکردنی ئەم بزنزەی ئێوە ئەم ئیشەی تۆ لە چیەوە سەری هەڵدا؟ لە بیدایەتەوە با بڵین؟ بەڵێ لە بیدایەتەوە تۆ چۆن مەسەرەن دەست کرد بەکاری ئەوەی کا ببی بە وەستایی چێژ لێنەر و بە خاوەنی چێشخانەی تایبەت بەخۆ سەرەتای ئەم کارە لە چیەوە بوو؟ حەزێکی سەرەتایی مناڵیت بوو یاخۆی لە بنەماڵەکەتەوە بۆ مایە بووەوە؟ کامە بوو کامەیە؟ هەر لە بنەماڵەکەمەوە بۆوان ماوەتەوە. بەڵێ مە خۆمان با بڵین لە هەشتاکانەوەی تر مەطعممان هەبووە. بەڵێ ئەو کاتە لە کەرکووک دانیشتی مەطعممان لەوێ هەبوو. بەڵێ ئیتر خۆم باڵۆ کاتە تەمانم 14-15 بوو هەر لە مەطعم لەگەڵ براکانمە ئیشمان کرد. هایدی خۆمان ئیشمانە کرد. واتە ئەم بزنزێکی خێزانیە بۆت ماوەتەوە لە تۆش ئێستا بۆ مناڵەکانت ماوەتەوە. چۆن بوو بڕیارەوەدا کە ئیشێک تایبەت بە خۆت هەبێ؟ مەسەن بزنزەکە تایبەت بکەی بە خۆت، چێشخانەکە تایبەت بکەی بە خۆت ئیشی خۆت جیا بکەیتەوە. بەڵێ وەڵای خۆی ناکرێت هەتا هەر بۆ خەڵکیش ئیشکە یا بۆ برایە بۆ کە هەرە بێت جابیتەوە. بەڵێ ژایتر هەرە بێت جابیتەوە هەرە بێ بۆ خۆت هەوڵ بێ بەجیا ئیشێ بۆ خۆت بکەیت. ئاڵێم کوردەوە کۆتەنیاڵێ ماڵی لێ بێتەوە. ئیترەوە هەڵمامژا خۆم مەطعمێکم دانا بۆ خۆم لەگە ماڵناڵەکەمە ئیشم کرد. زۆر باشە. ساڵی چەند بوو مەطعمی تایبەت بە خۆت دانا؟ من لە 2000 مەطعمی خۆم هەبوو تایبەت لە کەرکووک دامانە. ئیترەوە بوو ئەم شەڕی با بڵین پرۆسەی ئازادی پرۆسەی ئازادی هاتی تر لە 2023 واتم لە مەطعم هێنا با بڵین هەر لەگە براکانمە مەطعممان دانا لە دەرەوەی وڵات. چەند ساڵی لەویشم کرد دوای هاتمەوە لە سلێمانیش مەطعم بۆ خۆم دانا. هەر بە ناوی وەستادارایتر هەر ئەو چێشتخانەیە کە ناوەکەت نەگۆڕی و هەر لەو کاتەوە هەر ئەوەیە؟ ئەو کاتە چێشخانەکەمان لە کەرکووک ناوی مەطعم سلێچنار بوو. ئەو کاتە زمانەی با بڵێن حکوومەت پیان گۆڕیان ناوی کوردی ناوێ کردمان بە ڕەشید. ئیتر دوای کاتەوە سلێمانی بە ناوی خۆمەوە دامنا. ناوی چێشخانە کە باوی وەستادارەوە. بە هیوای سەرکەوتن و بەردەوامیتان کاکدارایان. حەزەکەم بچینە لای کۆچەرخان سڵاو لێبێ بەخێربەی سەر و سەرچاو ماشەڵڵا خانمێکی خاتونێکی خانەدان و شاژنانە ئەمڕۆ لای ئێمە میوانە. کۆچەرخان جا من زۆر ئەو خاتونانم خۆشەوێت کە هەمیشە پشت بەخۆیان ئەبەستن بە هاوکاری خێزانەکانیان، حەزەکانی یارمەتی دەری خێزانەکانیان. بەم تۆژێکی کیلۆ خاتونانی کە جێدەستە دیارە لە ئێستاە. بزانم تۆ چۆن بوو لەگەڵ وەستادارایە؟ سەرەتا بزانم پێشەوەی هاوسەرگیری بکەن یعنی ئەتزانی کە ئەمان مەطعمیان هەیە و هاوسەرگیریت کرد ئەو کاتە مەطعمەکەی جاکردە بوو یاخود هەر لەگەڵ براکانیان کاریە کرد؟ نانە ئەو وەختە کە من هاوسەرگیریم کرد ئەوە لەگەڵ براکانی ئیشە کرد. ئیتر دوای چەند ساڵێک ئەم جیابەوە ئیشی کاری بۆ خۆی کرد. بەس ئیتر من قەرارم نابوو قەت یعنی چونکە لە ماڵەوە خەریکی ماڵ مناڵ و وەختە هەر ئافرەتی ماڵەوە بووم. ئیتر لە 2010 وەستادارا مەطعمێکی دانا، مەطعمێکی بچوو بوو هاتی لە سلێمانی لە شێخ سەعیدی پیران بۆ وەختن کە هیمان کرد. ڕۆژێک چوون بۆ دوکان سیرەکەم دوکان بەدڵی من نییە، یعنی پاک و تەمیزی وەکو پێویست نییە. منیشتم وەستادارە بۆچی نێن بۆ لەگەڵتان ئیشکەم؟ وتی جا بێت؟ وتم ئەی بۆ نابێت. پێشنیارەکە پێشنیاری خۆم بوو. وتی نابێت چۆن نەبێت؟ وتم ئەی بۆ نابێت؟ قەیچێکە ئەوە نەجیبەخانە چای چییە؟ یعنی منیش با مەطعمم هەبێ قەیچێکە لەگەڵ ئێوەیە ئیشەکەم و شان بەشانی ئێوە ئیشەکەم. وەختە مناڵەکانم کچێکمانە بوو بڵێن لە پۆلیسی ابتیدایی بوو ئەو مناڵە بچووکەکەمان بوو. ئیتر ئەمانی ترم ماشەڵڵا گەورە ببوون لە خەم ڕەخسابوون بەس ئەو بوو مشکیلم. ئەی چۆنە بێ؟ وتم ناقەی ناکە ئیشەڵڵا ئیتر چارەسەریەکەین
بە هاوکاری هەردووکمان دەمێ منە هەچوومە ماڵەوە دەمێ ئەو هاتەوە ماڵەوە ئەتر ئەوە بۆنەوە هەردووکمان تا مناڵەکانمان گەورە کرد و هەم لەگەڵ ئیشەکەشا گەورەمان کردن کوڕەکانی شەری یاری دەری خۆمانن ئیتر یعنی کە من هاتمە ناو ئیشکردنەوە زۆر خەڵک پێی عیجیب بوو نەبوو کە ئافرەت لە مەطعەمە ئیشکا یعنی زۆر کەم بوو مەگەر ئەوەی لە دایرە بوو بێ ئیشی کردبێ و زۆر کەم بوو لە دوکانە وەکو بزنسی خێزانی وەستەکەم ئێوە یەکەم خێزار بن کە ئیشەکەتان مەسەن بە هەرەوەزی کردو وەکو خێزانێکی خۆتان لەخوا بەزیا بێمە کە خەڵگەی و لە ئەوروپا گەڕان وەڵا لە ئەوروپا نەبووین ئێمە خۆمان لە سلێمانی و بەزە سادارات چەند ساڵێک لە دووبەی بوو دوای ئەو کە هاتەوەی تر قەراری ئەوەی یاکە ئەو مەطعەمەدانێ ئەینا بەس ئیتر من زۆر ئیشەکەم خۆشەویست شەیوە بوو یعنی تا درێن ئەمە ناردەوە ئەمە تۆ بڕۆرەوانێ من مریشکم چاکرد گۆشتم چاکرد بۆی بۆ بەیانی ئامادە بێت ئاسانکاریکە وەکو وایە کە خاتوونێک میوانێکی زۆریەت شەو مثلا یا چەند ڕۆژێک پێش ئەوە ئامادەکاری ئەکا پێش وەختە ئامادەکاری مثلا زەڵاتە و ئەوکو خۆ دەڵێ گۆشت و مریشک چا ئەەکەیت و هەنێ بابەت هەیە جیای ئەەکەیتەوە بە هەمان شێوە تۆ هەر وەکو ماڵەکەی خۆت بەڵام بە گەورەی خزمەتی چێشتخانەکەت کردووە خۆم ئەگەر دوکانم نەشتایە ناچوومە دەرەوە ئەموو نابێ خۆم بیشۆم بێ خۆم وا پاکەمەوە وابێ یعنی خەڵک عەجیبی لیا و بەو نەوعی کە من تا درەنگ لەوێ بووم بەیانیش زوو هەستە مناڵ بەڕێکە یعنی کارێکی قورسە بەس ماشەڵڵا لەخوا بەزیا بێ شتەکان زۆر بەڕێک و پێیکی هەمووی چونکە ئیرادە و تۆ بە ناوی خوا کە ئیشە کرد و پشتیوانی خوابی زۆر فەرقە کات لەگەڵ بەتەکید هیوایە بەس ماڵی بۆ ناچێ بەڕێوە لەخوا بەزیا من 4 مناڵیشم هەبوو ئینەن کاتە لە دوکانیش وەکو یعنی وەستادارە خۆی زانێ شان بە شانی ئەوان ئیشمە زۆر ڕاستە زانم وەستادارە کە هەر ئیشێک هەر کارێک کە دەست و پەنجەی خانمانی بەر بکەوێت ئیشەکە جوانتر ئەبارە ئیشەکە گوڵی لێ ئەبارە یان ئیشەکە پاک و تەمیزتر ئەبێ هەم بیرۆکەی جوانترێتە ناو پرۆژەکە تۆ کە خات و کۆچەر هاتە ناو پرۆژەکەی تۆ پرۆژەکە بوو بە پرۆژەیەکی خێزانی تا چەند جێگەدەستی دیارە لە ناو ئیشەکەتا تا چەند مەسەلەن کە کەسێک ئەگەر شارەزانە بێ ئێوە دوو هاوسەرن تا کەسێک تا چەند ئەزانەکەم ئیشە دەست و پەنجەی خانمێکیشی لەگەڵایە لە ئیشەکە تا چەند کاریگەری باشی هەبووە لەسەر ئیشەکەی تۆ وەڵا کاریگەری جارێ بە تایبەتی کەوەی هات بۆ لا من پاکوتەمیزەکەی دیار و مەسەلەن ئافرەتم لەگەڵایە ئەوە زۆر دەوری هەبوو کە مەسەلەن تامی خواردنەکانشمان خەڵکەی دەما خواردی مەسەلەن منیش لێمانە چکە وەختی خۆشی من با بڵێن دایکم فێری کردو خواردی من هەروکو هینی ئافرەتەوەی کای خواوێ ما خواردنی ماڵەوە ئیتر هەردووکمانیش تەقریبەن دەسڵامان هەریەکە یاگە ڕۆژە من خواردنم کەم ئەم خواردنەکە لەوانەیە بەڵام وەگەیەک وایە بەڵێ ئێستا پێش پرۆگرام ئاماژەشتان بەوە کرد کە ننکتان خوشکەوە ننکتان خوشکە اینجا عادەتەن خوشکەکانیش دەستیاویان لەیەکەوە نزیکە چونکە هەمویان لە سەرچاوەکان لێ خێزانەوە هاتووە هەستەکەم ئێوەش بۆ یعنی دەستیاوتان لەیەکەوە نزیکە و دایکتان پورزای یەکتری بۆ بابەتەکان وانە بڵێن باوکم لەگەڵ دایک بەڵێ باوکت و دایکتان بەڵێ بزانم لەبەر ئەوە شەکە دەستیاوتان لێکەوە نزیکە کامتان شت فێری یەکتری ئەەکەن مثلەن ئێوە خواردنەکانتان کوردەواری خۆمانە مثلا برنج و شلە و کۆزی و مریشک و ئەمانە بابەتەکانتان هەمووی کوردەواریە لە چ شتێکا زۆر مثلەن وەستادارە زۆر پێرفێکتە زۆر تۆ ئاماژە بۆ واکەی کە با وەستادارە ئەمڕۆ ئەو خواردنە لێنێەوە چ شتێکیش حەزەکەی کۆچەرخان لێنێ وەڵڵاهی من لە هەموویە لەخوا بەزابێ باشم بەدەوەی کۆچەرخان با بڵێن کوبەکە و کفتەکە ئەو تایبەتە و من ئەوە وەکۆلی نازانم بیکەم حەزەکەی زیاتر ئەو بەڵێ ئەو زیاترێکا و شتی ئەو تۆزە وردەکاری زیاترە مەسەرەن بە باڵێ یا پراخەکە و با بڵێن قاوەمی گۆشت شتەکە با بڵێن تایبەت بە ئەو زیاتر ئەی ئەمەی وەستادارە حەزەکەی زیاتر کام خواردنە ئامادە بکە هەموو شتەکانی بەعام زۆر خۆشە بەس برنجە درێژەکە یعنی من کە قد برنجی درێژ زۆر کەمە خۆم کە وەستادارە برنجی درێژ دێنێ یە وەستادارە یەکەمە یعنی زۆر جوان لێنێ هەر بە دەستیاوی سەردەمی دایکت لێنیت
ئەم زیاتری کا بە پڵاو بەناوایەکی ترت زۆر جوانەیە. ئاماژەت بۆت کرد کە مناڵەکانیشتان هاتوونەتە ناو ئەم پرۆژەی و هەر لەگەڵ خۆتانە گەورە بوون لەناو ئەم ئیشەیە. بزانم ئەوان کە ئاماژەتان بۆ کردن یاخود وردە وردە سێرەکەی هاتوونەتە ناو ئیشەکە ئەوان ڕائیان چییە لەسەر ئەوە کە دایک و باوکیان بەم ئیشە جوانەوە مەژغوڵن و ئەوانیشیان خستۆتە ناو پرۆژەکە ئەوان پێیان خۆش بوو کار بکەن لەگەڵتانە حەزیان کرد بەردەوامی بن بەم ئیشەی ئێوە؟ وڵا پێیان خۆش بوو ئیتر کاتی ئەوان تەلەبە بوون با بڵێن لە 1 و 2 ئیتر کاتی کە لە مەکتەبە هاتنەوە ئێمە لە مەطعام بووین مەطعامەکەشمان با بڵێن نزیک بوو لە ماڵەوە هەر لە شەیدانی سەرچنار بووین ئیتر کە لە ئیشە هاتنەوە جارەوە ئیشەکەشمان باش بوو جارەوە کارمانمان نەبوو کوڕەکان بیدایەت هاتن ئیتر قاپیانە شۆرد و بەردەسلیانە کردین و هەر لەگەڵ خۆمان نابوون ئاواتنە ناو ئیشەکە لەگەڵمان هێواش تا فێر بوون. وەستا دارا خۆشت پێش پرۆگرام باسی شتێکمان کردوتت لەوانەیە خەڵک ئێستاوا ببینێ بڵێ وەستادارا بۆ نمونە خاوەنی چێشتخانەیەکی گەورەیە لە شاری سلێمانیا منیش باوەکو ئەو دەست پێ بکەم بەزوتت من لە قاپشتنەوە دەستم پێ کردووە اینجا وەستایی اینجا هەتا ئێستا بووم بە مثلا خاوەنی پرۆژەیەکی خۆم. بزانم تۆ ڕێنمایی چییە بۆ ئەو کەسانی کە حەزەکەن مثلا بزنسێکی خێزانی یاخود بزنسێکی بچووک دەست پێ بکەن بەڵام ئەیانەوێت لە پڕێکە لای خۆمانەیە ئەڵێن ببی بە کوڕێک لە پڕێکە تۆ بزانم ڕێنمایی چییە بۆ ئەو کەسانە؟ وەڵڵاهی ڕێنمایی من ئەڵێم ئیشی مەطعام ئیشێکی خۆشە بەس ئاسانیە هیچ کەس لەگەڵ سەنعاتی خۆی نەبێت نەیکا باشترە. من بیدایەت کە هاتممایی ئەوەی یەکسەر مەطعام مندانا بۆ نمونە لەسەر مەطعامەکەی خۆم با بڵێن وەسلای دەرەوەم نییە خواردنم بۆ خواردنەکە هەمووی خۆمانین یعنی بۆ نمونە خاوەن مەطعامی ڕێزم بۆ خاوەن مەطعامەکانی ترێ سەیرەکەیت زۆریان لەوانەیە بڵێم لە 150 خاوەن مەطعامن بەس با بڵێن شێف نین خۆیان خواردن شت ناکەن یعنی لەوانەیە بڵێم دووسێ مانگجارێ وەسلاکەی بگۆڕێت بە بۆ نێو تامی خواردن شتی بگۆڕێت زۆر ڕاستە بەس خۆت خاوەن ماڵ بیت خواردنەکەش هەر یەکتامە بێت و پەکیشت ناکرێت لەوانێت سەرکەوتوو بیزاتر بەدڵنیایە کۆچەرخان تۆ ڕێنمایی چێ بۆ خاتوونانەی مەسەلەن حەزەکەن کە بۆ نمونە یارمەتی هاوسارەکانیان بن لەو کارانی کە ئەیکەن چۆن بتوانن باڵانسێک ڕابگرن لە نێوان ژیانی خێزانداری و ژیانی ئیش و کاریانە چونکە ئەمەی کە تۆ ئێستا باست کرد تەمەنێکت هێناوە لەگەڵ ئەم ئیشەیە ئەزمونێکی باشت هەیە سوپاس بۆخوا چۆن بتوانن ئەم باڵانسە ڕابگرن چونکە ئیشەکەی تۆش بە بەردەوامی ئێستا زۆر ئیشێک هەیە بۆ نمونە چەند ڕۆژێکە لە هەفتەیەکە یاخود لای خۆمان دەڵێن تاقێکە بەڵام ئیشەکەی تۆ بە بەردەوامی مەسەلەن کاتێکی زۆری ئەبێ چۆن توانیتە ئەم باڵانسە ڕابگری؟ وڵی لەخوا بەزیابێ ینی لەوانەیە من خۆم زۆر جارێ ئەوە نیە لەگەڵ خۆتا قساکەی زۆر کات ینی مناڵەکانیشم زۆر هاوکارم بوون مناڵەکان دائیمەن هێنی ئەویان کردووە کە من لە ماڵەوە نەبم وەکو وایە من لە ماڵەوە بم چونکە ئەوەش کەوێتە سەر ئەبێ هاوکاری یەکێکی ترێ هەبێ وەسادارا هەر هاوکارم بووە من زۆر کەس پرسی پێکردم وتێتی ئەمەوێ ئیشێکی وا بکەم وتومە ئەگەر بەدیلێکن نەبێ ناتوانین مستەمڕ بێ سە بۆ نمونە من ناتوانم هەستم چێژێنم وەسادارا هەڵەسێ هەمێ کوڕم ناتوانێ هەستێ چێژێنێ من هەڵەسم یعنی ئێمە لەخوا بەزیابێ خوا تر ئەبێ ئیش ئیرادەی خوا بداتێ و ئیرادەیە لەخوا بەزیابێ ینی حەمد و سەنای خوایە بێت من دائیمەن زۆر شکرانە بژێری خوام لەبەرەوەی ئەو ئیرادە و ئەو قووەتی یاوە پێم کە بتوانم ئەو مەطعامە بەرم بەڕێوە ماڵ و حاڵ بەرم بەڕێوە بێدڵیش لەگەڵ بڵین ماڵ و مناڵ و مێردەکەشمانەکەم ئەگەر من زۆر کەس پێی وتم وتێتی ئەگەر توانی بچم بزنسێ بکەم واوە وتومە بزنسی مەطعام زۆر زەحمەتە لەبەر ئەوەی ئیشێکی ڕۆژانەیە مستەمڕ ئەبێتۆ وەکو خۆت بێت و بڕۆی ئەبێ وەکو خۆت بیبێ بەڕێوە ناکرێ پەرشتیارێکی باشی و دڵسۆزی هەبێت قوربان مەرە وەڵا بێ وابێ لەگەڵ ئەوەیە من ئێستا بۆ نمونە هیوایە ئەڕوا سەفەرەکە ئەملاکە ولاکە من ناچمەوانە ناکەم من ئەو شتانە لە خۆم گرتواتەوە لەبەر خاتری چی لەبەر خاتریوی کە ئیشەکەم سەرکەوتوو بێ زۆر حەز و ئارەزووی خۆمە بووە لەوانەیە زۆر کەس وەکو من بێ جۆ نەیات بڵێ بابە تەواو هاتۆتە سەر چکە بەس نە مەطعام قەت نایەتە سەر چکە لەبەر ئەوەی مەطعامە بێ دایمەن مستەمڕ چاودێریە بێ
ئەگەر چاودێری نەکەیت و چاودێر نەبی بەسەر مەطعمەکەتەوە بەڕێی من فەشەلێنی زۆر مەطعم زۆر پیاو لەگەڵ ئێمەیە کە مەطعمی کردووە یعنی بەڕاستی فەشەلی هێناوە چونکە بەدیلێکی نەبووە یەکێکی باش نەبووە لەگەڵی بێت ئەبێ یعنی وەسادارە زۆر کات ئەڵێ من ئەگەر ئەم نەبووایە نەمەتوانێم ئیش بەتەکید ینی مەسەڵەن پشتگرتنی ئێوە بۆ یەکتری وای کردووە کە بەردەوامیتان هەبێت لە ناو ئەم کارێ هەردووکتان بۆ یەکتری بەدڵنیاییەوە بزانم هەموو ئیشێک بە تایبەت لەم ئیشانەی کە بە ئەوکو خاتون باسی کرد ئیشەکان ڕۆژانەیە و بە بەردەوامی هەمیشە ئاستەنگیەتە پێش مەسەڵەن لە دانانی چێشتخانەیەکی ئاوایە لە سەرەتای کارکردنەوە هەتا ئێستا دڵنیام کۆمەڵێک ئاستەنگی هاتوۆتە پێش بۆ ئێوە زام ئەو ئاستەنگیانە چین کە ێنە بەردەم ئەوەی کە کەسێک بێوێت چێشتخانەیەک دانێەوە لە بەردەوامی کارەکەشە کۆمەڵێک ئاستەنگی لەوانێ بە ئێستاشەوە بێتە بەردەمتان ئێوە چۆن ڕوبەڕووی ئەم ئیشانە ئەبنەوە و ئەو ئاستەنگیانە چیەکەیەتە بەردەم ئەم ئیشەی ئێوە لەوانێ ئێمە ئیشەکە ئێستا هەر لە دەرەوە ببینین بەس دیکۆرەکە ببینین کە نووسراوە چێشتخانی وەستادارە در ئێمە ئەوانی لە ناوەی نایبینن بەڵێ بزانم ئەو ئاستەنگیانە چین چۆن چارەسەری ئەەکەن وەڵڵی ئاستەنگی ئێمە ئەوەی کێتە پێشمان بوون من نەجاری وە کارمەندمان هەیە مەسەلەن ئیشەکانمان مەسەلەنەگە پەکمان بکەوێت لە کارمەند ئەوە تۆڵێ مشکلی کارمەندمان هەیە ئەمڕۆ سەرگەی کارمەند وەکو پێویست وەکو باوڵین بەردەوام نییە لە ئیشەکەی هیوایە جاران ئێمە لە مەطعم کارمەندمان لا بوو 8 ساڵ و 9 ساڵ لەگەڵمانە ئیشی کرد 10 ساڵ لەگەڵمانە ئیشی کرد کارمەند ئێستا 6 مانگ ناخایانە شوێنەکەی خۆیە گۆڕێت ئیتر ئەمانە مشکلەی ئەومان هەیە بەس من بەدەست خۆمم بۆی پێتەڵم ئەم ئیشەگە خۆت خاوەن مەسلحەت نەبی ناتوانانی بیکەی بۆ نمونە من ئێستا بۆ مەطعم جاروایە تەباخمان تێکە دێت شتمان زۆر شتێت خۆم چاکێکم شتێ مەسەلەن بۆی کە ضەروریە بۆ مەطعمەکە ئیتر با بڵێن عەتەڵاتی شتەکان هەمووی خۆمەکەم ئیتر مەگە شتێک لێی نەزانم یا شارەزاییم تێیان نەبێت ئەبێ هەموو شتێکی لێ بزانین لە مەطعم بە بەردەوامی تۆ سەرپەرشتی پرۆژەکە بڵێ ئەگەر بەردەوام سەرپەرشتی نەکەیت ئیدی چۆن ئەڵێ مۆبایلەوێ دایمە لە ئەپدەیت تابێ مەطعمیش ئەبێ ڕۆژانە ئەیبدەتیکەی زۆر ڕاستە بزانم کاک دارە جیاوازی وەستا و شێف لە چیایە ئەوەندەی لە ئیشەکەی خۆتەوە نزیکە چونکە ئێمە هەر بۆ ڕاهاتوین ئەوەی کە مەسەڵەن چێژلێنەر بووە لە کۆنار پێمانوتەوە وەستا بەڵام ئێستا بابەتی شێفی جاتوۆتە ناو بابەتەکە بزانم جیاوازی وەستا و شێف لە چیایە وەڵڵاهی شێف خۆی وەستا جاران باوڵین هەر بۆ ئێمە باوڵین کابی بە وەستایتر خۆت خواردن شتەکەکەیت وەستایتر خۆ دەتوانی بەزەو خواردنە بکەیت کارمەندەکان بەدەست ناتوانێت شێفیش ئەوەی شێف بێکێکەڵێن شێف بەڕێی منی تر نازەم ئەوە هینی من بۆ چوونی منە شێفە پێ هەموو شتێ بزانی لە مەطعمە تەنانەت خواردنی غەربی ئەبێ بزانی تەنانەت نانەوایی ئەبێ بزانی بۆی پەکن نەکەوێت شێفە بێ مقابلات بزانی ئەبێ کەبابچێتی بزانی ئیتر بێ ئەوەی کە ئیشی خواردەمەنی مەطعمە بێتەوە هەمووی زانی بۆواڵێن شێف ڕێی من ئەوەیە ڕێوە نیە تۆ بەدوەستای برنج و شلەبی پێ دڵێن شێف ئەوە شێف نییە ئەو پێڵێن وەستا ئەوە شێفە بێ هەموو شتێ بزانێت زۆر ڕاستە ڕێی منە باشە بزانم کۆچەرخان لە بڕیارە گرنگەکان هەم لە خێزان هەم لە ناو کار و پرۆژەکەیە لە لای کێیە زیاتر بڕیارە گرنگەکان چونکە ئێستا تۆ بەشێکی لە پرۆژە گەورەکە تۆش بەشێکی لە پرۆژە گەورەکە لەوانەیە هەردووکتان ئێستا وەکو یەک کەس سێر بکرێن لە ڕووی ئیداری و لە ڕووی ئەوەی کە خاوەنی ئیشەکە بێ بڕیارە گرنگەکان تا چەند کورسە بۆ ئێوە بۆ نمونە مەسەڵەن وەرگرتنی کارمەندە مەسەڵەن کردنەوەی پرۆژەیەکی دیکەی هاوشێوە یاخۆ زیادکردنی خواردنیەکە ئەمانە ئەم بڕیارانە زیاتر چۆن یەکلایی ئەکەنەوە لە بینی هەردووکمانە یعنی مناقەشەیەکێکین جاری وا هەیە وەستادارە شتێکی بەدڵ نییە جاری وایە من بەدڵم نییە بەس لە دواییە کە من زۆربەی کات کە من بڕیارێکەکەم وەستادارەڵێ مادام تۆ بڕیارداوە تەواو خۆیەتی چونکە زانێ من بڕیاری غەڵەت نایە یا پێشتر لەوانەیە ئەزمونت هەبوو بێت چون بڕیارێکە دەرکرد بێ لە قازانجی ئیشەکە بۆ سوپاس بخوا بۆیە ئەویش لە سەرئەنجامی ئەو شتانە لەوانی ئەو قسەیە بکە بزانم کۆچەرخان ئێوە خواردنەکانتان وکو ئاماژەمان پێکرد خواردنەکانتان هەمووی
کوردەواری خۆمانە لە پرۆگرامتانە نییە لە بەرنامەتانە نییە مەسەرەن خواردنی ڕۆژ ئاوایش بخەنە ناو بابەتە خواردنەکانت و ناو مینوی خواردنەکانتان چونکە لە ئێستا کۆمەڵی خێزان مەسەرەن هەریەکەیان مثلا بابەتێکە خوا هەیە حەزی لە برژاوە هەیە حەزی لە برنجش لێ حەزی لە فاستفوتە ینی مثلا بۆ ئەوەی کە خێزانەکان ڕازی بکەن زیاتر مشتری تایبەتترتان هەبێت لە بەرنامەتانە نییە؟ وڵی بۆکو بوو فاستفود من لەگەڵ فاستفودانی ینی دیارە خۆ هەموو کەسەوەی هاتە ئەرکی زۆر زۆرە چونکە ئێمە ئیشەکەی خۆمان کوردەواریە بەڕاست هەر هەست دەکەن لەسەر ئەو ڕێگەیە لەگەڵ ئەو ڕێگەیە بڕۆین ئێستا ئێمە هەموو شتەکانمان کوردەواری ینی ئەوەی کە لە کوردەواریە هەبێ ئێمە ڕۆژانە لێ ئەنین و ڕۆژانە حازریەکەین بەس لەبەر ئەو خێزانانەی کە مناڵە چاوگەشتەکانیان نەهێنن لەگەڵ ئەوەیە ئێمە اتفاقێکمان کردووە لەگەڵ مەطعمێکی تەنیشتمان هەر عینەن لەو ئەویش بابەتی بڵێن فاستفودە ئێمە هەرچ مناڵێک کەشتێکی بوێ هەرچ خێزانێک هەرچ عیلەیەکێت ئەڵێ من حەزەکەم پیزایەک بێنم ئەڵم خۆم بۆ داواکەم بۆ دێنم یعنی ئەوەمان بۆ ئاسان کردو بیرۆکێکی باشە جاروای خێزانی وایە لەوان لەو دوی دانیشتون بە بۆنی مناڵەکانە دێن خواردنەکە لای ئێمەوە بیرۆکێکی باشە چونکە لە ئێستا مناڵ سەردەمی ئێمە نییە بەڕاستی هەرچێک دابنرێ بخورێ بە ئێستا مناڵ داواکاری زیاتری هەیە و بابەتی زیاتری لە بەردەسایە لەبەرەوە بێت ڕێزی داواکارەکانیشیان بگرێن بە تەکیدەوە مشتری کە تەژوورێ من ئیتر ئەبێ خزمەت کردێ هەر چۆن بێ نەفەر پاشە ئەبێ ئێمە خزمەکار بین زۆر ڕاستە کۆچەرخان چ بابەتێکی ئەو خواردنانی کە هەیە لە ناو مینۆکەتانە چ بابەتێکتان مثلا زۆرترین داواکاری لەسرە و هەمیشە باسی ئەوتان نەکردو کە ئەم خواردنەمان بۆچی داواکاری زۆر لەسرە مەسەلا نامێنێتەوە یا زیاتر دروست بکەن ئێمە مریشکی سوورەکراومان زۆر داواکاری لەسرە لەبەرەوەی مریشکمان هەموو کەس ئەزانێ یعنی ئەوەی هاتبێ بۆ لای وەستادارە گۆشتە مریشکە هەمووی فرێشە یعنی هیچ شتێکی بەس مخصوصەتەن مریشکە سوورەکراوەکەمان جاران چۆن لە ئەچوی بۆ داوەت بۆ ماڵی دایکە بە تایبەتی بۆی سوورە کردیتەوە مریشکەکە جوان جوانە کوڵێ دوای ئەوە سووری ئەەکەینەوە تازە بە تازە شتی دانراومان نییە ینی بۆ نمونە مریشک قەت دانانی کە سوور بوو بێتەوانێ نەفەر سووری ئەەکەینەوە بە تازەی بۆ نەفەر سووریەکەینەوە وڵانومان و حەزرمان کردووە بەس بۆ ئەوی ئیتر بە تەڵەبەی نەفەر ئێمە بەس مریشکە سوورەکراوەکەمان زۆر تایبەتە ینی خەڵک زۆر حەزی لێ مشتەرەکانشمان هەر پێڵێندایە هەمووی پێڵێدایە فەرقی نییە ئەم سەرپەرشتی و پرۆژەی کردووە بە بەدایکی هەمویان بەدڵنیاییەوە بزانم کاکدارا تا چەند کوالێتی ئەو خواردنانە کە مەسەلەن کوالێتێکی باشیە بێ وەکو خاتون باسی کرد مریشکی زیندوو مەسەلەن گۆشتی بەستوونە بێ ئەمانە تا چەند کوالێتی هەیە تا چەند ئەوەی کە کوالێتێکی بەرز و باشی هەبێت گرنگە بۆ مشتری بۆ نمونە زۆر جار چوونەتە هەر چێشخانەیەکیان چێشخانەیەکی دیکە تۆ ئەزانی کە تامیەکەی ئەم گۆشتە مەسەن گۆشتی بەستووە یاخود ئەم مریشکی بەستووە تا چەند ئەم کاریگەری هەیە لەسەر زۆرترکردنی کڕیار لەسەر بابەتەکانی ئێوە وەڵاهی خواردن تا بڵێ تا کوالێتی بەرز بێکەمە دایم شت ئێمە مەطعامێک لە ماڵی مەطعامەکەی من بە تایبەتی شتەکانمان دایم تازە بە تازەیە شتی با بڵێن بۆ 2 ڕۆژ قەت گۆشتدانانی مریشک دانین ئەو ڕۆژەی هین بەس بەشی ئەو ڕۆژایانی بەشی 2 ڕۆژ نایەنین ئەنجا بەڕێی من قانون بۆ مەطعام ڕیکلامت ناوێت تۆ ڕیکلام بکەیت و بڵێ مە ڕیکلامەکەم بۆ مەطعام ئەمەوەکەم ڕیکلامی تۆ شتی باش بێ بە خەڵک خواردنی باش بە خەڵکەوە ڕیکلامە خۆت بۆ خۆت خۆیەتەوە بەلات تۆ نەفەرێکی دی بۆ لای من نانەخۆی بەدڵ بێیتەوە بەلام بەدڵن نەبێت ئەگەر خواردنی خراپم بە تۆ کا من تۆ دەرکەم نەیتەوە بەلام جا خۆت خواردنی باش و کوالەتی بە خەڵک خۆیەتەوە بەلات بەتەکید من زۆر جا پێم ئەڵێن نەماناڵێن ئەو تۆ بۆ لە بە ڕیکلامەکان لەگەڵمان دێنە ئەڵێم خۆ بەس خواردنەکە باش کە ناقی ڕیکلامتان نەبێت من نمونەم بینیوە شوێن هەبووە وەختی خۆی با بڵێن ئیشی کردووە تەنانەت مەطعامەکەی ناویشی نەبووە هەر خواردنەکەی هەبوو ئیشیشی لەو مەطعامانە باشترەوە کە ناویشی هەبووە قەتعی پێوە ناوە خواردن باشی خۆی بۆ خۆی ڕیکلامە بۆ تۆ پاک و تەمیزی و کوالێتی باش هەموو شتێکە زۆر ڕاستە چکەمە خواردن ئامانەتە تۆ
تۆ دەی بۆ لای من نازانێ خواردنە من چی کردووە چی نەکرد من بە کوڕەکان ئەڵێم ئەڵێ ئامانەتی خەڵکە لەبەردە لێمە خەڵک یعنی خواردنی دەست لێمە خوابێ پاڵکو تەمیز بێت بەجددی اینجا هەز نەفەرێکیش هەچ ئایلێ لەمەوە کەی باگوێی لە من بێکەویستی بێ لای من نام بخوات پێشەوەی نامخوا ئەتوان بۆی هێ بچێتە سەیری منجەمی دەشتەکانم بکات سەیری گۆشت و مریشکەکانم بکات لەگەڵ ئەوە سەیر مەغزەنەکەم کا برنج و هەموو شتێک چی بەکارێن چی بەکار نایەنم لەگەڵەوە خواردنەکەشی بۆ دانین بۆی هەیە نەفەر هەیە دێڵێن خواردنەکەت خۆشە بیخۆین بڵێم بۆ دانیم بیخۆ لێی بخۆ بەدڵیش نەو بۆ تێجێی بێڵی یعنی بە ئامانەتەوە ماڵێم بە زەمان خوارد نەدەین بە خەڵک ئیتەگەیکێکشی بەدڵی نەبێ ئاساییە وایە لە چەند کەسێک بە فەزلی خوا لە خۆمان ڕائەبینین یعنی خواردنەکە بە گرنگترین بە خەڵک شتی خراپیش ناین بکرد ماندوونە بن بزانم کاک دارا پلانتان چیە بۆ گەشەپێدانی پرۆژەکەتان لە پرۆژەتانەیە کە ئەم پرۆژەتان گەورەتر بکەن بۆ نمونە ئەم ناوبانگی کە ئێوە هەتانە ئەسەن لە شارەکانی دیکە پرۆژەی هاوشێوەتان هەبێت وەڵاهی لە پرۆژەمانەیە فەرعێک لە هەولێر بکەینەوە ئیتر وە جارێ ڕێ ناکەوێت تۆڵێ قورسلیشە بەڵێ چکەگەن لە هەولێر بیکەینەوە احتیمالی هەیە با بڵێن تۆڵێ دوورەکەینەوە لێک من مەسەلەن ئەبێ کاتە ببین بە دوولەتەوە تۆڵێ ئەوە مشکلی بۆ دروستکردنی حەزەکەن کە هەرێکێک لە ئەندامانی خێزانەکەتان ئەبێکێکمان بچین بۆ هەولێر کۆچەرخان ئەو خواردنانی کە ئامادەیەکی زیاتر بە دەستیاوی سلێمانی حەزەکەم زیاتر بابەتی خواردنەکان لە تۆ برسم ئەگەر ئاسایی بێ بە دەستیاوی سلێمانی خۆتە زانی کە هەمیشە باسی ئەوەکرێت کە لە سلێمانی دەرچووی ئەبێ برژاو بخۆی کە هاتی تەناو سلێمانی ئەبێ برنجش لە بخۆی زانم تا چەند خەڵک ئەمسان خەڵکی شارەکانی تر حەزیان لە دەستیاوی شاری سلێمانیە حەزیان لە برنجش لەی سلێمانیە ینی خەڵک هەیە کە بەتایبەت بێت بۆ لای ئێوە بەتایبەت بۆ برنج و شلە بڕواکە ئێمە نەفەرمان هەیە ئەڵێ لە بەغاوە کە گەڕاین هاتوین وتومان خۆمان هەڵگرتو بۆ لای وەستادارە یعنی زۆربەی نەفەرەکانمان یعنی ئەوە نییە بڵێ بەس خەڵکی سلێمانیە بۆ لامان عەرەب زیاتریە بڵێن ئیتر خەڵکی هەولێرە دوهۆکە زاخۆیە ئەمانەی کە هەرچی کە لای ئێمە نانەخوات ئەڵێ بەڕاستی وەستادارە دەرەجەیەەکە یعنی لەبەر ئەوە ناکرد ڕێکلام بۆ خۆم بکەم من بەس بەڕاستی یعنی ئەگەر ئەو خواردنەی یعنی حتى عەرەبەکان یەکسەریان کاڵەسن وەڵڵا نەفسکم طەیبە یعنی یەکسەر وان پێڵێن ئەڵێن وەڵڵا نەفستان زۆر یعنی نەفسێکی پاک و ئەو خواردنەی کە بۆ دانێن یعنی زۆر لایەن پاک و لایەن جوانە دەستیاوی سلێمانی خۆی هەر بەناوبانگە خواردنی سلێمانی بەس من خۆم هەر عینەن بە دەستیاوی سلێمانی ئیشمان کردووە بەس بۆ کفتەکەتان کەمە کۆچەرخان چەند جارێک هاتووم ئێوارەیان سێشەمان کفتەمان هەیە ئەرکی زۆر زۆر من چووکە خۆشم دروستیەکەم ئەوە نییە بڵێ بەس ئەمە جامەطعەمە کۆوە نیە ئەگەر فێری بڵێ هەموو ڕۆژێ بیکەی ئەبێ من هەموو ڕۆژێ کفتە بکەم منیش وەختەکانم بۆ خۆم بەش کردووە ئەو ڕۆژەی کە کفتە بکەم ئەگەر یەکی شەیش بڕۆمەوە بێ ئەو کفتەیە بۆ سێشەم حازر بکەم بۆم هەفتەیە ینی زۆر درەنگ دەستم کرد بە کفتەکەم مەجالم نەبوو یعنی مەجبور بووم هەرە بێ کفتەکە بۆ بەیانی حازر زۆر ڕاستە خۆی هەر لە ماڵیشەوە کە تۆ بۆ ئەندامانی خێزانی خۆت چەند کەسێکن ئامادەیەکە یعنی بێ ئەو ڕۆژە هەنێک ئیش هەیەنێکێ چونکە هیلاکێتێکی زۆری ئەوێ بەڕاستی هەم کاتێکی ئەوێ مەسەرن بۆ کوڵانەکەی ئینجاوەرە تۆ بۆ مەطعەمێکی ئامادەکەی بە دڵنیاییەوە هەم ئینجا بێ مەسەرن هەمان قیاس بێت و وەکو یەک بێت و گۆشتی تێکەی عینە بێ هەدێ و قیاسی خۆت بێ ئەوە لەبەرەوە قورسایی زۆرترە بەڵێ ناتوانم بە هیچ شێوێ یعنی کفتەکەم بەمە دەست هیچ کەسێ ئێستا خوانێ بەڕێستە کچە گەورەکەم فێری یاپراخکە کردووە فێری هەموو ئەو شتانی تر کردووە بەس کفتە و کوبەکە یعنی کوبەکەش هەر بە سەرپەرشتی خۆمە کرێ زیاتر ئافرەتێکێت بۆمە پێچێتەوانێ ئیش لای خۆم نایڵم شتم بچێتە دەرەوە من تەبیعی خۆم وایە حەزەکەم دایمە چاوم لە شتی خۆم بێت زیاتر حەز ناکەم بچێتە دەرەوە شتەکانم کچەکە دیاپراخکەت بەدڵەکە ئی پێچێتەوە وەکو خۆی پێچێتەوە خۆم شتەکانی یەکەم جار کە خۆم چەند جارێگەر خۆم حازر مەکرد ئێتر ئێستا وای لە تۆ خۆی حازریەکە و
خۆشی پێچێتەوە لێش لێنانەکە شێر خۆی بەڵێ لێ شوێنن هیچ مشکلەمان نییە لەگەڵ ئەوەیە چونکە بەس کفتەکە ناتوانم بەمە دەستکە وردە ماوەیەکی تریشەر لەوانەیە بگەیتێ ناتوانم هەرەبێ فێر بێت بەس چییە ئەوەی کە من بەدەستیمێنا لەوانەیە هەرو دەستە بێت وانە بەتەکی دەر ئەگەر کچی تۆ بێوەکو خۆت حتمما خانەدان و کچی چاکە بێت ئەویش لە تۆ فێر ئەبێ بزانم کاک دارە ئەوم بیستوەکە ئەو خواردنانی کە لە لای ئێوە ئەمێنێتەوە ئێوە پێشکەشی پرۆژێکی خێرخوازی ئەەکەن حەزەکەم خۆت لە زمانی خۆتەوە ئەومە باسکەی وەڵی ئەوە کۆمپانیەکی شەوان ئەمە جارێکیان لە بەنامێکترا باسمان کردمان خواردنەکان کە ئەمێنێتەوە یەکەین بەخێر شەوان کۆمپانیایەک دێ با بۆ خێر لە کۆمێتوشتا بۆیان نسلی بووین وتویان وەکوایان بەرماوەکە بکەین بەخێر ئێمەوە نییە مەطعەمە جارای خواردنی ئەمێنێتەوە جارەخوا خواردنی 50-60 نەفەر ماوەتەوە فڕی ئەوە کفری نیعمەتە ئیتر ئەو کۆمپانیایە هەیە دێت هەر بە مەنجەڵەکان و خۆی ئەیبات و مەنجەڵی پێخۆی بەتاڵێکەوە ئەیبات بەخواڵە بۆ ماڵە فەقیریە بین و ئیتر خێرخوازم و ئیتر دەستخۆشیشمان بۆیێت و دوعای خێرمان بۆکەن دەستان خۆش بێ نمونەتان خۆی گەورە شوێنی پڕ بکاتەوە ئیشەڵا بە دڵنیاییەوە کاک دارە هەرگیز لەو بابەتانە دڵگرانمە بە بابەتی کۆمنتی ناشرین و هەر کەسێک کە خۆی ئیشێکی پێ نەکرێ ئیشێکی باشی پێ نەکرێ نەمیشە باسی ئەوم کردووە چاویشی ئەو کەسە نابینێت کە ئیشێکی باش ئەکا تۆ یەکەم شتبی لەوە ئەەکەیتەوە کە ئەڵێ ئەم خواردنە کفری نیعمەتە بڕێژە بە دڵنیاییەوە وایە دوایەوە تۆ ئەیت بە کەسێک ئەگەر کرێکارێ بێ ئەگەر ماڵێکی هەتیو بێ ئەگەر کەسێک بێ نەدار بێ توانای کڕینی خواردنی ژەمێکی نەبێ لە ڕۆژەکە ئەمە خێرێکی گەورەیە تۆ هەم بۆ خۆتی ئەەکەی ئەو کۆمپانیا بە ڕێزەش دەستخۆشییان لەکەم کە من نازانم کێن کاستاون ئەم بیرۆکەیان سۆتە بەردەستی ئەوە ئەو ئەرکە ئەکێشن بۆ ئەوانش خێرێکی گەورەیە بە دڵنیاییەوە خواردنی مەطعەمی ئەمەنیە چەند مەطعەمێکی تر هەیە دەستی ئەوانش کاتەوە هەرهی من نیە بەتەنیا بۆ نییە بڵام هەرهی منە چەند مەطعەمێکی تر هەیە کۆیە کاتەوە هێشتەکانی پێەیە خواردنەکانی ئێمەش لەگەڵی هەمووی وەکو یەک ئەیبات و دابەشیەکە دەستیان خۆش بێ نمونیان زۆر بێ کۆچەرخان حەزەکەم بزانم ماوەی چەند ساڵی کە بەیەکەوە ئیشتان کردو و کارتان کردووە ئێوە چ بەسەرهاتێکی خۆشتان هەبووە بەیەکەوە حتمما بەسەرهاتی خۆشیشتان هەبوو و ناخۆشیشتانە بۆ چ بەسەرهاتی ئەگەر خۆشیش نەبیانی چ بەسەرهاتێک کە بیرت ناچێتەوە یان هەمیشە مەسەلەن بۆ مۆزوع لە ناو خۆتانە بە حکمی کە ئێوە خێزانەکەن لەناو خێزانە هەنێشت هەیەیان هەنێ دەستەواژە هەیە هەنێشت هەیە کە شتی بیری یەکتری ئەخەنەوە چ شتێک هەیە لەو بابەتانە وەڵی وەکووە ینی شتی زۆر خۆش هەیە و شتی ناخۆش بەس جاریوا هەیە ینی زۆربەی کات ینی کە لەگەڵ وەسەدارا دانیشین باسی قسەیەکەکەین زۆربەی کات ینی شتەکان نازانم شتی زۆر خۆشمانەیە ینی شتی زۆر ناخۆشیش هەیە جاری وایە خەفەتە پێ خواردو دڵە پێی گران بووە یەکێک لەوانێت کە زۆر ناخۆش بوو لامان ڕۆژێک 15 کرێکارمان هەبوو لەسەر شتێکی بەسیت هەر 15 ڕۆی پێیەکەوە زۆر ناخۆش بوو ینی قەت بیرم ناچێتەوە 2012 بوو تقریبا ئەو وەختە ینی ئێمە ئەوی ئەوارەیە هێنمان هەبوو لەگەڵ کۆمپانیایەکە ڕێکەوتە بووین تقریبا 7 نەفەری هونەربەندان بێن لاماننان بخۆن یعنی ئەو ڕۆژە قەت بیرم ناچێ بە خۆم و محەممەدی کوڕم من پاشای کوڕم وەستادارە و یەک کرێکارمان لەگەڵ بوو کە ینی ئەو ئیشەکەمان بەڕێ کرد زۆر یعنی بەدایمی بیرەکەمەوەڵم قەت ئەوە ڕۆژێکی قورس بوو ڕۆژێکی زۆر قورس بوو لامان 15 کرێکار بەیەکەوە زۆرە بڕاتە دەرەوە ئەوایە ئێمە فرێ هەمووشی کەوتینایە ینی کوڕەکانیش زۆر هاوکارمان بوون ئەوە ئازایەتی ئەوانیشی زۆر خۆی گەورە لێت نەسەنن تەمە درێژ بن ئینشاڵڵا بمێنن بۆ یەک ئەم خێزانە جوانە کاکدارا دوا پرسیارم بۆ تۆیە ئەمە وەکو پرسیارێکی ژنیە ئەمە وەکو شتێکە هەمیشە لای خۆمان ئەڵێن کە دوو هەوسەر لە شوێنەکە ئیش بکەن ئەڵێ ئەوە چیە لە ماڵیشەوە هەر بەیەکەون و لە کاریشە لەیەکەوە بەیەکەوە نانی ئەمەوەکو ئەوە نییە کە بڵم من خوانە خواستە پرسیارێک بۆ خاتون بێ ئەمە ئەوە پرسیاری زۆرێک لە پیاوانە ئەیکەم ئێستا ژنانیش هەر ئەو پرسیارە ئەکەن ئەڵێن چۆن تااقەتانەیە لە ماڵیشەوە هەر لەگەڵ هاوسەرەکە لە جەریشەوە لەگەڵ هاوسەرەکە بزانم ئێوە
شەڕتان نابێت چۆنە پێتەڵێن شەڕمان ئەبێت جار وێڵین بووین بە چاوە هیوای برادری وایە خۆم پێم مەڵێ بە پێکەنی شۆ پێمەڵ ئەڵێ من لە ماڵەوە ڕاکەین تۆ نازانم چۆن 24 ساعتە لەگەڵم ژنەی پێم مەڵێن یعنی پێتەڵێن ئەم پرسیارە ئەم شتیان ئاراستە کردی پێم مەڵێن ئەخوا جارای خۆمان ئایلی داشتی نانەخۆین ئەو بۆ خۆشی گەرمەوە نەفەرێک هات ڕۆژێکانەوە نییە زۆرم پێ خۆشاوە کۆبوونەتەوە بەیەکەوە وڵاو ڕۆژە هەمومان بوو بە شەڕمان لە ناوێکە هەر پەرتەوازە بووین جاران نەفەرەیە بۆ پێکەنی ئەڵێم هەرێکی ڕاگەم بەلایەکە زۆر کاتەوە هەیە خۆی گەورە لە چاوی پیس بە دوورتانکە ئیشەڵا بمێنن بۆ یەک دوو هاوسەری نمونەی و زۆر جوانن دووبارە بەخێر بن سەر و سەرچاو بۆ ئەم ئێواری سلێمانەیە ئێمەتان گەورە کرد هیچ پێشنیارێکتان هەبوو هیچ شتێک هەبوو من باسم نەکرد بێ یاخود هیچ ڕێنماییەک بۆ خێزانانی کە تازە حەزەکەن مەسەلەن بڕۆنە ناو پرۆژەیەکی بزنسێکی بچکۆلانە دەست پێ بکەن وردە وردە من دائما ئەڵێم ئەگەر تۆ وردە وردە دەستە پێکرد قەدری ئەو شتە ئەزانی ئێمە لەخوا بەزیا بێ کە وەختی دەستمان پێکرد یعنی دوکانێکی زۆر بچوو بوو خەڵک خۆی ئەزانێت من لە چ دوکانێکە ئیشم کردو خۆیان زۆربەی نەفەرەکان ئەڵێن ماشەڵڵا کۆچەرخان لەخوا بەزیا بێ ئێستا دوکانەکەتان گەورە بووە یعنی بە فەزلی خوایە ئەوە هیچ ئازایەتی ئێمە نییە لەخوا بەزیا بێ بەس ئینسان دائیمەن لە بچووکەوە دەست پێ بکە یەکسەر نەچی خۆت گەورەکەی لە گەورە چووکە بەرگەی ناگری بەڕاستی لە شتی گەورە ئەبێ پشت و پەنایەکی زۆر چاکە هەبێ خەینا پشت و پەنا هەر خوایە ڕاستە بەس ئەبێت تۆ حسابی زۆر شتی شکەی ئەمڕۆ شتەکان هەمووی زۆر قورس بووە وەکو جاران نییە هەموو شتەکان گران بووە شتەکان هەمووی هەرچی تۆ دەسەیتە هەر شتێک دوو قاتە نەک دوو قات لەوانەیە سێ قات بێتەوە کارەباکەتە سێ قاتە 4 قاتی جارانە یعنی ئەبێ حسابی زۆر شتکەی لە بچووکەوە دەست پێ بکە بۆی وردە وردە گەورەبی نەک یەکسەر تۆ شتێکی گەورە دانێ بەشی 6 مانگ ناکەی ئەبێ خەڵک حسابی هەموو شتێک بە حسابات بکە یعنی من دائما ئەڵێم خوا پشت و پەنایە بەس ئەبێ تۆش بەرنامەی خۆت هەبێ چونکە ئەگەر تۆ یەکسەر بچی لە شتێکی گەورە و دەست پێ بکەی ئێمە ئەگەر بمان کردایە لەو گەورەیە دەستمان بکردایە قەت دەمانەتوانی گەورە بێ لە بەڕاستی یعنی لە دوکانێکی بچووکەوە بووە لەخوا بەزیا بێ وردە وردە گەورە بووە ئەبێ بۆ ئەوی ئێستا من بۆچی وا قیمەتی ئێزانم خۆ مەزانم بەچی هیلایەتیەک ئەوسا نەئەچوو وەکو ئێستا قاپشۆرم نەبوو چیمە کرد وڵی قاپم زۆر بوو تەشتەکان لە ژوورەوە دانا هەتا نەفەرەکانم بەڕێ کرد کە نەفەرەکانم بەڕێ کرد چوون بە پەلەپەلەم شت و ئەهاتمەوە دەرەوە ئەمجا دوایی وایە پەلەپەلی خواردنی ئێوارەمان بواە وەستادارە چووکە لە کەبابخانەکە بوو من چێشت و شتەکانم لێنە حەمەد پاشەش محەممەدی کوڕم و پاشەش ئەوان مناڵتر بوون لە ئێستا یعنی ئەرکەکەیان کەمتر بوو ئەمجا هینی ئەو مەسئولیاتەش نەبوون کە بیان نەمە دەست بڵێم وەڵی تەواوە بەدڵنیایە وەڵا ئیتر ئەبێ یعنی دائیمەن منەڵم قەت یەکسەر باز هەڵنەی بۆ گەورە وردە وردە پێ بگە بۆی قەدری شتەکە بۆی بزانی بەچی هیلاکەتێ تۆ ئەمەت هێناوتە زۆر کات بە شاگردەکان مەڵێم ئەڵێن دایکە فڵان شت دوایجا هەمویان پێ مەڵێن دایکە ئەڵێم دایکیان ئەمە کە ئێوەی بینن ئەم وەستادارایەوانە بووە وردە وردە گەورەمان کردووە چۆن مناڵێکی ساوا گەوراکی ئێمە ئاوە سەدارەمان گەورە کرد بە هیلاکی نەیهێنی قەدری نازانی بەدڵنیایە و نەک بۆ ئیشەی بەڕێستان بۆ هەموو ئیشێک بەتەمان ئێوە لە ئەزمموی خۆتانەوە باسەکەن بۆ هەموو ئیشێکی دیکە بۆ هەموو ئەزمونێکی دیکە تۆ لە بچووکی وەکو باست کرد وردە وردە خۆت لەگەڵیا خۆشت لەگەڵیا گەورە لەگەڵ ئیشەکە ئەزمونە زیاترە بێت بیرۆکی تازەیەتە ناو ئیشەکەەوە بەدڵنیاییەوە من دووبارە سوپاسستانەکەم دووبارە بەخێربێن سەر و سەرچاو سپاس بۆ ئامادەبوونتان مەمنونم زۆر سپاس دووبارە زۆر سپاس بۆ کاکدارا کە بە ڕێزیان خاوەنکار بوون لەگەڵ خات و کۆچەری خێزانی بە هەمان شێوە ئەویش خاوەنکار ئەمڕۆ لای ئێمە میوان بوون باسمان لە پرۆژە و بزنسی خێزانی کرد تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ